بەڵێ بەڕێزان دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە سەبارەت بە داواکاریەکانی ئەمریکا دەربارەی هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان لە عێراق هەروەها هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە لایەکی تریشەوە گەڕانەوەی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق بۆ بەغدا. ئەمانە کۆمەڵی بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئیحسان شەمەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەمەری شەوتان باش، دووبارە سوپاستانەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بەو پرسیارە گشتیە دەست پێ بکەین، ئەمریکا و عێراق دەتوانن لەبارەی پرسی وزە و گروپە چەکدارەکانەوە ڕێبکەون؟ شكرا لكم على الاستضافة. والله زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بە دیدگای من بەڕاستی سەختە کە ڕێکەوتنێک بکرێت لە نێوان بەغدا لەلایەک و واشنگتن لەلایەکی دیکە لەبەرەوەی ئەو داواکاریەکی نوێ نییە. بگرە ڕەنگە دوای هاتنی دۆناڵد ترەمپ ببێتە داواکاریەکی ڕاستەڕاست لەبەرەوەی لەسەر ئاستی میدیاییش پێشتر لە سەردەمی جۆ بایدن داوای ئەم بابەتە کراوە، بەڵام ئێستا شتەکە گۆرانی بەسەرداتۆ. بابەتەکەش ئەوەیە کە سوودانی سەختە ئەوە جێبەجێ بکات کە ئەمریکا دەوێت هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان و میلیشیاکانی عێراق لەبەر چی؟ لەبەرەوەی ڕەتکردنەوەیەکی تەواو هەیە لەلایەن ئەو گروپە چەکدارەکە ئەو گروپە چەکدارانەوە سەرکردەکانیان و بەشێک لە سەرکردەکانی نێو ماڵی شیعی سیاسی. جگەلەوەش ئێستا ئەو تەمەنەی کە حکوومەتی محەممەد شیع سوودانی ماوێتی ڕێگەی نادا کە لەوە نزیک ببێتەوە شتێکی وا بکە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باوەڕی بەوە نییە کە هێزەکان یەک بخرێنەوە، واتە گروپ و میلیشیەکان ببن بە بەشێک لە هێزە ئەمنیەکان. مەرجی ئەمریکا لەم نێوەندەدا ئەوەیە کە دەبێت ئەمانە بە تەواوەتی نەمن، بۆیە سوودانی زۆر باش بۆ ئەو سەختە. زۆر باشە. بەڕێز شەمەری، ینی کەواتە دوای ئەم قسانەی جەنابەت پێت وایە عێراق و ئەمریکا دەتوانن پەرە بە پەیوەندی ئەمنیەکانیان بدەن، یاخود دەتوانێت دەستبەرداری پەیوەندیەکانی عێراق عێراق دەستبەرداری پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا ببێ، یاخود درێژە بە پەیوەندیەکانیان دەدەن؟ جیاوازیەک لە پەیوەندیەکاندا هەیە، یاخود با بڵێن ئاستی جێگیرنەوە لە کاتێکدا کە هەرێمی کوردستان پەیوەندی زۆر باشی یاخود پەیوەندی زۆر نایبی لەگەڵ ئیدارەی نوێی کۆشکی سپیدا هەیە. بەغدا پێچەوانەکەیەتی هۆکارەکە ئەوەیە کە لەلایەن هەندێک هێزی هاوپەیمانی ئێران دەستی بەسەردا گیراوە. من چاوەڕێی ئەوەش ناکەم کە پەیوەندێکی باش لە نێوان بەغدا و واشنگتندا هەبێت لە ماوەی داهاتوودا. بۆیە ئەگەر بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق مەرجەکانی ئەمریکا جێبەجێ نەکات، بە تایبەتی ئەو مەرجانێک کە ئاشکرایان کردووە لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کە یەکێکە لە مەرجەکانی ئەمریکا دەبێت بەبێ مەرج هەناردە بکرێتەوە، کۆتایی هێنان بە چەک لە دەرەوە دەسەڵات دەوڵەت و کۆتایی هێنان بە بوونی ئێرانی. ئەو بوونەی ئێران تەنیا پەیوەندی بە چەکەوە نیە، بەڵکو بەسەر بڕیاری سیاسی نێو عێراقیشە کە دەبێت ئەو هەژمونی ئێران لەو نێوەندەدا کۆتایی بێت، دەبێت بوار بە کۆمپانیا بیانیەکان بە دیاریکراویش ئەمریکایەکان بدرێت بۆەوەی بێنە پێشەوە بەرهێنان بکرێت. ئەمانە ڕوبڕووی ئاڵنگاری و بەرگری دەبنەوە، ڕەنگە لە ئەنجامیشدا عێراق سزا بدرێت، بە تایبەتیش کە ئێران تاکو ئێستاش پێی وایە کە با بڵێن عێراق وەکو ناوچەی ڕزگاربوون وایە لە سزاکانی ئەمریکا، یاخود خۆگرتنەوەیە لە سزاکانی ئەمریکاوەمە باشێکە لە استراتیژی ئاسایشی نیشتیمانی، چونکە ئێران دۆلار لە عێراقەوە دۆلاری دەست دەکەوێت. بۆیە من پێم وایە پەیوەندیەکان باش ڕەنگە پەشۆکاو بن،
بەڵام پێم وانێ بە تەواوەتی بپسڕێن یاخود بگاتە قۆناغێک کە دوژمنکاری لە نێوان هەردوولادا دروست بێن بە تایبەتیش کە ماوەی داهاتوودا ڕەنگەشتەکان تۆزێک جیاواز بێت یاخود حکوومەتی زۆر باشە بەڕێز شەمەری دەگوترێتەوە من دڵنیام کە خۆشتان ئاگادارن گفتوگۆی نێوان هێزە چەکدارەکان یاخود گروپە چەکدارەکان لەگەڵ حکوومەتی عێراقی شکستی هێناوە نەگەیشتونەتە ڕێکەوتن بەڵام پرسیارەکە ئەمەیە لێکەوتەی ئەمە چی دەبێ بە باش یان بە خراپ بەسەر عێراقدا من پێم وایە ئەو ڕێکەوتنە سوودێکی زۆری بۆ عێراقەیە بە تایبەتی ئەگەر بێت و ڕێکەوتنەکە لە نێوان واشنتن و بەغدا بە شێوازێک بکرێت کە کۆتایی و هەژمونی دەرەکی وڵاتانەوە بێت بەسەر عێراقەوە و بتوانن زڵەوی چەکی گروپە چەکدارەکان بکەن ئێستا دوای ئەو ڕێکەوتنە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت حکوومەتی عێراقی ڕەنگە حکوومەتی سوودانی نەبێ یاخود حکوومەتی داهاتوو نەبێ بەڵام دوجار دەبێتە حکوومەتێک ئازاد لە جموزۆڵ و هەڵسوکەوتی خۆی چونکە ئێمە پێشووتر بینیمانە کە چۆن ئەم گروپە چەکدارانە هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان هێرشیان کردوتە سەر هاوبەشانی نیشتیمانە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر پرۆسەی دیموکراتی لە عێراقدا بۆیە لە بەرژەوەندی عێراقدایە کە کۆتایی بە هەموو زۆرە چەکێک بهێنێت لە دەرەوەی چوارچێوەی دەوڵەت و دەستوری عێراقیدا من پێم وایە ئەمە نەک لەو ڕووەوە لە ڕووی ناوخۆیەوە لە بەرژەوەندی عێراقدایە و تەنیا لە ڕووی دیموکراتیەوە پەیوەندی نابێت لەسەر ئاستی پەیوەندی بەغدا و وێنەی عێراق دەبێتە وێنەیەکی باشتر باشە کەواتە بەڕێز شەمەریانی ئێوە لەو بڕوایەدان جێبەجێکردنی داواکاریەکانی ئەمریکا لەلایەن عێراقەوە بەگشتی لە بەرژەوەندی عێراق دەبێ من لەگەڵ ئەو ڕایەدام بەڵێم لەگەڵ ئەوەدام کە ئەگەر بێت و مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکرێن بە تایبەتی لەوانەیە کە پەیوەستە بە کۆتایی هێنانی هەژمونی دەرەکی و ئەو دۆسیانەی کە پەیوەستن بە هەوڵی سەپاندنی ئیرادەی سیاسی هەندێک لایەن بە زەبری چەک و هەروەها ئەوەشی کە پەیوەستە بەو لایەنانی کە سامانی گشتیان بە هەدەرداوە بوونەتە هۆکاری گەندەڵی زۆر گەورە لە نێو عێراقدا وەستانی پرۆژە تەنانەت کارگەیشتەوەی کە کاریگەریان لەسەر پەیوەندی لایەنە سیاسیەکان دروست کردووە من دەڵێم بەڵێ سوودێکی زۆری بۆ عێراق ئەگەر بێت و وەکو خۆی ئەو دیدگا ئەمریکا جێبەجێ بکرێت بەڵام لە پاڵ ئەوەشدا ئەو دیدگا لەلایەن هەندێک لایەن نێوخۆیش پێشوازدەکراوە زۆر باشە بەڕێز شەمەری بخۆ داگەداری مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق ئێستا گەڕاوەتەوە عێراق پێت وایە ینی گەڕانەوەی مستەفا کاظمی لەم کاتەدا پەیوەندی بەڕاستکردنەوەی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکاوە هەیە یاخود بۆ بابەتێکی تر هاتۆتەوە من لەگەڵ تۆ هاوڕام کە دەڵێیت مستەفا کاظمی پەیوەندی هەیە لەگەڵ ستافەکەی ترەمدا و تەنانەت لە ماوەی حکومڕانی یەکەمدا پەیوەندیان هەبوو و ئەو بەڕاستی بواری گفتوگۆی هەیە لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکادا وا دەردەکەوێت کە ناتوانایی و نەبوونی شیان لەلایەن حکوومەتی سوودانیدا بۆ بڕینی ستافی ترەمپ وای کردووە کە کۆمەڵی شیعی بە دیاریکراوی هەوڵی ئەوە بدەن کە داوا لە مستەفا کاظمی بکرێت جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ یارمەتی دەری ئەو گروپە بێ لەوەی کە بتوانن دۆخەکە تۆزێک هێور و ئارام بکەنەوە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکیەدا ئەمە بابەتێکە بابەتەکەی دیکەش پێم وایە کە یاخود وا دەردەکەوێت بەڕێز کاظمی ڕوو لە پرۆژەیەکی سیاسی دەکات و لەوە دەسێ بەشداری لە هەڵبژاردن بکات ئەمە مافێکی دەستوری خۆیەتی بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردن بکات و نوێنەرایەتی سیاسی هەبێت بۆیە کاظمی پێی وایە کاتەکە زۆر گونجاوە بۆ ئەوەی کە بەو پرۆژەیەوە بێتە نێو عێراق و لەوەشەوە ڕەنگە بکەوێتە بەردەم هاوپەیمانەتی نوێ دوای ئەنجامی هەڵبژاردن لەگەڵ هەندێک هێزی زۆر کاریگەر
لە نێوخۆی عراقدا سیناریۆیەکی دیکەش من وای دەبینم کە هەندێک بەرزخوازی هەیە لەلایەن مستەفا کازمی بۆ ئەوەی جارێکی دیکە ببێتەوە سەرۆکوەزیرانی عراق ئەمە یەکەکە لەو پرۆژە گرنگانەی کە هەوڵی بۆ دەدات و دەیەوێت جارێکی دیکە ویلایەتێک وەربگرێتەوە. زۆر باشە بەڕێز ئیحسان شەمەری سەرۆکی سەنتەری هیزری سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە شەوتان باش.